سڵاتان لێبێت بینەرانی وێزگە نیوز. ئەمڕۆ ئەمانەیە بزانین قەیرانەکانی کوردستان بەکوێ ئەگات، ڕۆژێک بێکاری، ڕۆژێک بێ موچەی، ڕۆژێک بێ ئاوی و ڕۆژێک بێ کارەبایی. ئەمڕۆ لە هاوڵاتیان ئەپرسیم بڕیارێک هەیە سەبارەت بەوەی ئەگەر بێت و نرخی بنزین کەم بکەینەوە لە بەرامبەریا لێبڕینی موچە ئەکرێت. سەبارەت بم بابەتە ڕای هاوڵاتیان وەرئەگرین بینەرمان بن. قەیران خۆر بنزین دیە 1001 قەیرانترەیە، کارەبا گرانە، ئاو گرانە، خەڵک ئەگەر تۆ بەعاشقی دابەزینەوە چێ بنزین دابەزێنی لە دەلای ترۆ مشکلی بۆ دروستەوەی. ئەمە لەلایەکەوە کارەبا ئەبێت تەسیم بکە، مۆلی دێ ڕئیسیە، پاری ئاوە، لێرەوە مارکێت ڕۆژانە مانگانە تۆ زەخیرە دێ بۆ ماڵەوە بیکڕی، هەموو شتێک ئەگە گران بێت بە کەڵک نایێت. پرۆژەکان بخەرەوە ئیش بۆی کابراک هەیە کرێکارە جاران لە مایەکە 25 شەوە چوو بۆ ئیش، ئیسە 10 شەو ناچێت. ئەی بەچی بژی؟ ئێستا من خۆم مۆزەفێکم، سیارم پێ نییە، بۆچی لە منی ببڕێت؟ داوامەکەشم دوورە، گوناح لە منی ببڕێت، پاس بۆ بە 750 ئەم لەلای مەعاشەکەم ببڕێت و لەلای پاس گران بێ کە سیارەش بێنە بێ، شتی وا بێت وڵای ئەمانە لەقەت هەموو شێ دروستە، نە قەیرانە، نە نەخۆشیە، هیچ شتێ نییە. هەشتم حکوومەتەی بێ لە درۆ دەرەسێ. منیشان خۆم باوەرم بە کۆرۆناش نەبووە کە کۆرۆنای کرد. بەدەستیان وایە تا ئێستاش درێژیان نەکردەوە، بەس خەڵک بەردەم قایمقامەتی کرد، خەڵک زۆری بووها و وتی با ئیش و کارکەین، ئیگنا خەڵک بێدەنگ بووە تا ئێستاش درێژیان نەکردەوە. ئەمانش قەیرانێ نییە. قەیران لەنقەت دروستەکەن. قەیران مۆزنی چییە؟ دوایە بۆ ئەم قەیرانانە دروستەکەن وەک خۆت ئەڵێی لە ئەنقەز ئەم قەیرانانە دروستە بن. بۆوە ئەکا حکومەت لەبەر ئیشیان بەوەیە. ئیشیان بۆیە قەیران دروستەکەن، بۆی زیاتر بخۆن، بۆی زیاتر بزن. ئیشیان بەوەیە. کوردستان ڕۆژانە ڕوبەڕووی قەیران ئەبێتەوە. تازەترینیان بڕیارێک هەیە کە ئەوترێت ئەگەر بێت و نرخی بنزین دابەزێت ئەبێت لێبڕینی موچە بکرێت یاخود موچەکەم بکرێتەوە. بزانین ڕای بەڕێستان چیە لەم بارەیەوە؟ سەرەتا بەخێر بێن. ئەمەی کە ئەگوزرێ لە هەرێمی کوردستانە لە تەواوی جیهانە سیستەمێکی پێڵەن سیستەمی سەرمایه‌داری، سیستەمی سەرمایه‌داری چینایەتی دروستەکە. ئەم سیستەمە سەرمایه‌دارە کە چینایەتی دروست کردووە بۆ ئەوەی کۆمەڵگا و کەسە نوخبەکان و دەنگە ناڕازەکان بیر لە گۆڕینی سیستەمی حکومڕانی نەکەنەوە، یەن خەڵکی مەشغوڵەکەن بە قەیرانەوە، بە نەبوونی ئاوە، بە نەبوونی غازەوە، بە نەبوونی کارەباوە، بە نەبوونی خزمەتگوزاری هەموو بابەتەکانەوە. بۆیە وەزیرێک گوتوێتی بەحساب ئاڵێ ئەگەر ئێمە موچەکەمەکەنەوە گەر بنزین باشە خۆ ئێمە هەموو هەرێمی کوردستان ساری پێ نییە. ئێوە تۆ کە کێشەی هاتوچۆ دروست کردووە، نیوەی هەرێمی کوردستان لە قەزای بەردەڕەش و دەربەنیخان بوو بە قوربانی ڕێگاوبانەکان. بڕۆ هەچی مەسئولەکە بینی ڕستەیە ساری بەدواوەیە، هەر ئەو سارانە بفرۆشن قەیرانی دارایی لە وڵاتە چاکە بێ. ئەیوە نییە؟ ئەگەر نرخی بنزین کەم بکەینەوە لە بەرامبەریا لێبڕینی موچە ئەکەین، موچە کەم ئەکەین. بۆ خوا بیانگرێ بۆ خاتری قورئانە هەتا ماوەندە چاوێت لەوە بێ، ئیشەڵا ناگەن بەوەش. نەوەڵا بەحری سەرڕێژی کرد، یعنی پڕ بووی سەر ڕێژەکە. نەوەڵا دادەگیان خەڵق تا سەر ئاوەدارە ناکە، ئەوەش قبوڵی ناکە. ڕای ئێمە وایە بەڕاستی هەم موچەش چاک بکرێت، موچە کەم نەکرێتەوە، لەبەرەوەی الحەمدە کوردستان ئیمکانەتی زۆر باشە لەخوا بەزێ بگەل بە عەدالەت تەوزیع بکەین، کێشەمان نابێشە لە ئەمە یەکەم. دووهەم بنزینش حەقە بەڕاستی هەرزان بۆچی لە خوار لە عێراق هەمووی 450-500 هەرزانە بۆ لێرە وایە. ئێمە حکومەتمان دروست کرد، حکومەت کوردیە لە خۆمانە گەرەکمان ئیسراحەت بکەین، خەڵک بۆیە شۆڕشی کرد لە مەسعەر ڕزگاری بێ. موچە کەم کرێتەوە بنزین هەرزان بکرێ، یعنی بۆ هاوڵاتی هەر یەکشتە، یعنی دیسان لەلایەکەوە داشکانێکە بۆکە لەلایەکەوە زەرێکی ترێ لێ ئاتەوانێت. با بزانین کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕوبەڕووی قەیران ئەبێتەوە. تازەترینیان ئەوەیە ئەگەر بێت و نرخی بنزین کەم بکرێتەوە لە بەرامبەریا پاشەکەوتی لێبڕینی موچە ئەکرێت. با بزانین ڕای بەڕێستان چییە؟ اینجا
ئەجا ئەمە فەرقی چیە ئەڵێ لەو هەرزانێکم لەو لێتە جۆ فەرقی چی یەک دەنێ هەروکو بازینەکە بەرز بێت و وایە لێرۆ لێو بەبڕێ موچەکە بڕێت و لێش و بازین هەرزانەکە ئەمە یعنی ها ئیشم کردو بەس لێرش و لێو دەرێنێتە کورەکەی ئەوە ژیانەکەی ئەوە وەزا ئێماهیتیان لە وڵاتە والله ئەوە ژیانی ئەماهیتیان والله ئەو شەوە لە تەلەڤیزیۆن چاوم لێ بوو نازم سەرۆکی ئەو وڵاتە عەرەبیانە نازم دوبێ کوێیە ئەمری خوای کرده بوو ڕەحمە لەو قەبرەی وتیان تەرجمەیان کرد بوو بە کوردی وتیان وتوێتی نامەوێ یەک کەس کرێکی بێ لە وڵاتەکەمان یەک کەس کەم نوقسانی هەبێ لە وڵاتەکەمان وتی تەلەفۆنم کردو بۆ شارەوان جەمای شارە وتیانە کێ کرێچیە عەرزەی بەرێ چیە کرێچیە سولفەی ئەقاری بەرێ سولفەی زەواجی بەرێ بە خەڵ بیەرێ بۆ ئەوەی نەوەکو میلەتەکەم برسی بمانە لە وەڵڵای ئێسەکێ مردووە هەزارەکە کەس من کە من دوورە چەندە دووریشم لێ ئیسفادەم لێ نەگرت بەس ئەوە بینیستومە کە بۆ میلەتەکەی باش بووە وەڵڵای لێرە وەڵم سەد ڕەحمە لەو قەبرەی و خوا بیبەخشێ بە بەهەشتی بەرین لەبەرەوە بۆ میلەتەکەی باش بوو دەئیتەوە نانێ وەڵڵاهی پارە ئەوە نانێ قسەی پێشنانێ ئەڵەوەی زۆر لە پارە نزیک بێتەوە ڕەوشی بەرزی بیرەچێتەوەی زۆر لە پارە نزیک بێتەوە میلەتەکەی لە بیرەچێتەوە ئیتر وەڵڵای قسەیکی کەشێڵێ بەرزمە ڕوانە تۆ لە سەرزەوی هەرچەندێ بژی خۆراکی ئەوی کورە دنیاوە نییە دنیاوە نایانێ بەقول بە دنیاوە نانێ بە قورئان هەمومانەچینە ژێر ئەو گڵە ئەو مەلا مستەفا مرد ئەوە مام جەلال مرد ئەوە کاک نەوشیروان برد چیان برد لەگە خۆیانە هیچیان برد نە بەخوایشانە برد ئێدە نەوەکانی ئەو دەبۆ خاتری خۆ ئاگاتان لە میلە خۆتان و لە خوای خۆتان و لە میلەتەکەتان بێت و تۆزێ ئاگاتان لێیان بێ ئەوەکو چۆن ئەڵێن لە سا پێنج لە سا زمانی سەدام حوسێن هەبوو وەختەیان و ئێن و لە سا پێنجی سەرفەکە بۆ میلەتەکەی لە سا 95 هەڵەگرت بۆ خۆیمانە دەوەڵڵاهی باش بوو بایعەکە ئەچین بۆ بایعەکە هەموو شتێکی تیا بوو حتا گوێزانی ڕشاشینی تیا بوو دۆشاوی تیا بوو نۆکی تیا بوو نێسکی تیا بوو ئێکاکەی ئەوە لە سا پێنجنە لە سا سێ سەر بکەن بۆ میلەتەکەدان وڵاهی بەڕای من حکومڕانانی ئێستای کوردستان درێژکراوەی خەباتی شاخیانە کاتی خۆی خەباتی شاخ هەمیشە ئەویان کردو شانازەکەی بە خۆیان ئەرکو زەحمەتەکان بۆ خەڵکی کە خۆیان پێبەخێو کردو ئێستش مناڵێم لەسەر و هەموو قەیرانەکانەوە چونکە لەبەرەوەوان ئەمانە قەیرانیان لێ نابڕێ موبەڕیران لێ نابڕێ بۆ دروستکردنی قەیرانەکان هەمووی خۆیان هۆکارن چۆن لە سەردەمی شاخە چۆن بیریان کردوەوە ئێستا شەر بۆ سەردەمە بیرەکەنەوەە لەبەرەوە جیلێت گەنجێکی باشەیە کە دەتوانێت ئیدارەی ئەم وڵاتە باوان دەسەڵاتیان پێ ناخۆشە ئەوان وا ئەزانن ئەگەر لە کورسیەکانیان دابەزین شکۆیان دەشکێ تەبعاً ئەوان هەمیشە یەک بیرکردنەوەیەکیان و چۆن پارە بەدەست بێنن پارە لای چێ بەدەست بێنن تەبعاً پارە لە میلەتەکەی خۆیان بەدەست بدێنن کاتی خۆی چۆن نان و قوت و هەموو شتێکی میلەتەکەیان بردووە ئێستا لەگەڵ یا گەورە بوون چۆن مناڵێک لە مەمکێ شیرێکەوە بە دوو قمشی تیریە خوارد کە گەورە بوو کەشتە تەمەنی ئێمە چیلۆی خواردن بەشی ژەمێکیەکە ئەمانە ئەو کاتە بە ژەمێ خواردن تێریانە خوارد بەڵام ئێستا ژیانی ئێمەش بۆن تێر ناخۆن لەبەرەوە قەیرانی بنزین قەیرانێکی دروستکراوە بەوکاریەوە ئێمە خۆمان سامانی خۆمانە نەوت سامانی ژەرزەوی خۆمانە نایدەنەوە بە خۆمان ئەیفرۆشن لە دەستی دوو بۆ ئێمەیەکردنەوە قازانجەکەی سەر توێژەکەی خوانەی خۆن قازانجەکان خواردووە لە دەستی دوو بۆ ئێمەیەکردنەوە بەچێ لەسەر حسابی خۆمان ئەگەر بنزینەکەمان بۆ هەرزان بکەن نێوموچە ئەدەن لە موچەکە ئەبرن نەوەڵام من پیان ئەڵێم ڕجاتان لێ دەکەم ئێوە وەستایەکی نەزانن یەک بلۆک مەخەنە دیوارێکەوە لەبەرەوە هەموو دیوارەکە ئەڕوخێ چی ڕۆتیناتە دایان ناوە بۆ بەدەستێنانی پارە ئەزانی ئەوان بیر لەوە دەکەنەوە چۆن ئەم میلەتە بچەوسێنەوە ئەوان بیریان لەوە دەکردەوە کە ئێمە دادگیرکراوین حکمێکی دیکتاتۆر حکممان دەکا باشە حکمی دیکتاتۆر تەنانەت ئازادی خودی نەتەوەی لێبڕی بووین ئەمان هەموو ئازادیەکانیان کۆنتترۆل کردووە بە ئازادی ئابووریمانەوە بە ئازادی ئازادیەکانمانەوە بە ئازادی ژیانمانەوە بەو هەموو کۆی ئازادیەکانیان لێوەرگرتوینەوە هەمویان لە چوارچەوەی خۆیان داون
ئەوان لە تەبەقەیەکی تراژین ئێمەی میلەتی خۆمان لە تەبەقەیەکی زۆر لە چاو ئەوانە لە تەبەقەیەکی نزماژین بەڵام من پیان ئەڵێم ئەی سەرۆکی حکومەت ئەی سەرۆکی هەرێم ئێوە خەیاڵتان خاوە میلەتێکی وشیارتان هەیە جاق با قەیران لەسەر قەیران دروستیکەن داوایان لێکەم قەیرانەکان چرتر بکەنەوە بۆی مەرگی خۆیان نزیکتر ببێتەوە داوایان لێکەم ئەوانانەی هەمانە ئەوەش نەهێڵن بۆی مەرگی خۆیان نزیکتر بێتەوە حتا ئەوکو باری گرانی سەرشانی ئێمە قورسترکەن ڕێگەی ئەو ڕێگە پرشنگداری کە خۆیان وێنیان کردو بۆ خۆیان کەپترە بێتەوە عودەی سەدام حسێن و قسەی سەدام حسێن لە کوێن چۆن لە ناو چوون سەدام حسێن چۆن لە ناوچوو خۆیان لە بەرچاویانە ئەوە ئەو دوژمنە وەهمیانەی بۆ قەومی کورد و رووسیان کرد بوو ئێستا لە کوێن خۆیان لە کوێن خۆیان دەبێ وەکو بەرژمارە خۆیان دەچنە شوێنی ئەوان ئێمە دەچینە شوێنە بەرزەکە ئێمە ڕقێکی زیاتر لە کۆشک و تەلارەکانی ئەوانمان لە دڵایە هەر ڕۆژێک بێ ئەبێتە بورکان و بڕویان ناتەقێتەوە تا بەڕزت پێت وایە میلەت هەتایە بێدەنگ نابێت بورکانێکی ئامادەگراوە هەر ڕۆژێ بتەقێتەوە ئەتەقێتەوە بەڵام پارچەکانی کوێ ئەگرێ عەرەب ناسووتێنێ تورک ناسووتێنێ فارس ناسووتێنێ ئەم جارە لە جەستەی خۆمانەوە دەست پێ ئەکا خۆمی لەو ئازاریاشیاوم خۆم خەباتم کردو پەشیمانم ئاڵێم خوایە ژیان لە هەموو گوناحەکانم بخەرا ئەولاوە ئەو گوناحی کە بۆ کوردایەتی کردم پەشیمانم لەوەی چونکە درۆ بوو ئەوەی گوێبیستی بوون ڕای بەشێک لە هاوڵاتیان بوو سەبارەت بە قەیرانەکانی کوردستان و هاوکات بارودۆخی کوردستان و بە تایبەتیش نرخی بنزین تا بەرنمەیەکی تر و تاوەرێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ